بله بینه را هر وقت ما وین نوچه دا آماجه بویدا بریار دایم وزارت دارایی عراق او پاره جودکار حرم کردستان جبوی سال 2015 و 2016 بو جودکار حرم کردستان بشینه هل سر و مجارا گرینگ و هستیار که گریدای جین و جیارا گلک ولاتین حرم کردستان نهاجی برز نرمین معروف اندام لجنه یا دارایی لپارلمان عراقی دگل میا برز نرمین معروف تبخیر هاتی سر چاو من از دخوازم جوی بسیاری دست بکم گلو پشتی هرشا گف اینوای و گوتی همه سکالای تومار بکن او بریار هاتیت داین اگر هیت پیش روژه دا دما او گف و او هرشا نمین جارا گدن دیسا حکومت ناوندی عراقی جودکار این حریم کردستان ببا قربانی برجوندی قربانی ناکوکین دنا برا حکومت ناوندی و حکومت حریم کردستانی سرتا سلااو لە بەڕێز و لە سەررجەم بینەرانی کورسات نیوز دیارە بابەتی شایستەی گەرمی جوتیارانی هەرێمی کوردستان ماوەی چەند ساڵێکە بابەتێکە لەو دۆسیەکانی کە هەڵپەسێنراوە لە نێوان هەرێم و بەغدایە و ئێمە لە سەروبەندی ئامادەکردنی یاسای ئاسایشی خۆراک پارساڵ جوانیمان کە بڕی ئەو شایستەیە کە نزیکەی 309 میلیارد دینارە بۆ ساڵەکانی 2014 و 2015 و 2016 لە ناو ئەو یاسایە جێگیر بکەین بەڵام لە دوای پەسەندکردنی یاساکە بەدواوە کە ئەرکی وەزارەتی بازرگانی بوو کە هەڵسێ بە خەرجکردنی ئەو بڕەپارەیە وەزارەتی ناوبراو لە ساڵی 2022 تەنها بڕی 37 میلیارد دیناری لەو پارەیە خەرج کرد بۆ ساڵی 2014 و پارەی 2015 و 2016 چەند جارێک نووسراومان ئاراستی وەزارەتی ناوبراو کرد بەڵام ئەوان وەڵامیان داینەوە بە کۆتا نووسراویان لە 8 دوانزەی 2022 کە ئەوان پارەیان نەماوە ئەو بڕەپارەیە خەرجکەن و ئەبێ چاوەڕێکەین تاوەکو بودجەی ساڵی 2023 و جارێکی تر شایستەی جوتیاران بۆ ئەو 2 ساڵە لە ناو بودجەی ساڵی 2023 جێ بکرێتەوە کە ئەمە لە ڕاستیە بەپێی بەدواداچوونەکانم وەکو ئەندامی لیژنەی دارایی لەگەڵ وەزارەتی دارایی فیدراڵە لە پەیوەندیدا بووم و دڵنیا بوومەوە لەوەیکەوە وەزارەتی ناوبراو نزیکەی 320 میلیارد دیناری پارە ماوە کە 272 میلیاری پارەی گەنمی جوتیارانی هەرێمی کوردستانە بەڵام بە بیانووی جیاواز ئامادە نەبوو وەزارەتی ناوبراو ئەو بڕەپارەیە خەرجکە هەر بۆیە لە بەرواری 12 دیسەمبەرە واتە لە 12 ساڵی ڕابردووە نووسراوێکم ئاراستەی بەڕێز سەرۆکوەزیرانی عێراق کرد و هەموو ئەو بەڵگە و دوکۆمنتانەم هاوپێش کرد لەگەڵ یا کە لە سەرەتای پرۆسەی جێگیرکردنی مافەکانی جوتیارانەوە و هەموو ئەو نووسراوانەی کە بۆ کار ئاسانیکردن و لابردننی ئاستەنگە یاسایە و کارگێڕەکان دروست کرابوو لە ماوەی شەژمانی ڕابردوو ساڵی پارە هەموویم هاوپێش کرد لە هەمان کاتە ئەو نووسراوی وەزارەتی دارایی کە بڕاستیەوەی کردەوە کە پڕی پارەکە هەیە و بەڵام وەزارەتی بازرگانی ئامادە نەبوو پارەکە خەرجکە و خۆشبەختانە لە دوای ئەو نووسراویکردمان بۆ بەڕێز سەرۆکوەزیرانی عێراق بۆ چەند ڕۆژێک دواتر بەڵێنی ئەوەیاندا پێمان کە ئەو بڕەپارەیە بۆ جوتیاران خەرج بکرێت لە دوای 20 مانگی یەکەوە واتە ئەم یعنی قەول بوو کە لە 20 ئەم مانگەیە پارەکە بە دواوەیەکە خەرج بکرێت هەر بۆیە ئەمڕۆ خۆشبەختانە وەزارەتی بازرگانی ئەو نووسراوەی کە پەیوەستە بە خەرجکردنی پارەی ئەو 2 ساڵەوانێ ئاراستەی بەڕێوەبەتی کۆمپانیاکانی یاتا بەڵێن شەریکەی تیجاری عامێ بوو واتە کۆمپانیای گشتی بازرگانی دانەوێڵەی حکوومەتی فیدراڵ کردووە تاوەکو ڕێکارە کارگیرەکان بگرێتە بەر بۆ ئەوەی کەوا ئەو ڕەپارەیە تەحویل کرێتە سەر حسابی وەزارەتی بازرگانی کە تایبەتە بە جوتیارانی هەرێمی کوردستان بۆ ساڵی 2015 و 2016 باشه اول 2015 و 2016 اول شان دهات دابش کردن ام دانی بر چاوین خو لی چند سال دمینه 17 18 19 20 21 22 یعنی 6 سال دنجی اوی کنگی بیت خلق جودکارن هریم کردستان جین و جیار آوان سر گنمه لسرویه که کجا گده آیا بریاری ببی آوایی یمینه بجی آنی نیان جی بس گود که ئەم بابەتە باسی گرنگە ڕەنگە هاوڵاتیان و بینەران ئێستا پرسیاریان لا دروست بوو بێ ئەمە تەنها ئەم بڕەپارەی کەماوەتۆ تەنها تایبەتە بەو 3 ساڵە واتە بۆ ساڵەکانی دوای ئەوە 2017 بە دواوە هیچ کێشەیەک نییە تەنانەت پارەی گەرمی جوجانە بۆ ساڵی 2022 خەرج کراوە بەڵام ئەمە لە کاتی خۆیان بەهۆی بڕیارێکی ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی فیدراڵەوە ئەم بڕەپارەیە لە کاتی خۆیان بۆ ساڵەکانی 2014 و 2015 و 2016 خەرج نەکراوە
بەو نرخەی کە لە جوتیارانی پارێزگاکانی تر وەرگیراوەواتە بڕی ئەو پارەی کە دراوە بە جوتیارانی هەرێم بەو نرخە بووە کە پێوترێ نرخی بازرگانی کە لەو ساڵانەیان نرخەکە هەرزان بووە، بەڵام حکوومەتی فیدرال بۆ پشتیوانیکردنی کارتی کشتتوکاڵ و دەستگیرۆییکردنی جوتیاران لە پارێزگاکانی تر بە نرخێکی گرانتر، نرخێکی داعم و پشتی کراو بە نرخێکی زیاتر گەرمی لە جوتیارانی پارێزگاکانی تر کڕیوە. هەر بۆیە جوتیارانی هەرێمی کوردستانیش بمافی خۆیان زانیوە کە بۆ ئەوانش بە هەمان نرخ خەرج بکرێت. لەبەرەوە ئەم ڕەپارەی کەما بۆ ئەو 309 ملیارد دینارە جیاوازی نێوان نرخی بازرگانی بۆ نرخی پاڵپشتی کراو بووە، یعنی ئەو ڕەپارەی تەنها تایبەتە بەو 3 ساڵە کە ناکۆکی دروست بووە لە نێوان هەرێم و بەغدایە و تەنانەت دێماگەبیمان نەچێت لە ساڵی 2014 بەدوا ناکۆکیەکانی نێوان هەرێم و بەغدا گەشتە و ئاستەی کە پشتی هەرێمی کوردستان لە ناوبوجێی حکوومەتی فیدراڵی شارا بگرن و پشتی هەرێمی کوردستانیش هەنێرن. لەبەرەوە ئەم ڕەپارەیە توانین بڵێن کاتژمێری ساڵی 2015-2016 ماوە بە هێندی 272 ملیارد دینارە. ئەمە کۆتا شایستەی پارەی گەرمی جوتیارانە کە لای حکوومەتی فیدراڵ مابێتەوانە لە ماوەی ئەم چەند ساڵەی ڕابردووە. بەڵێ پەسەند نەکردن نەپەژڕاندنا پروژە یاسایە بودجەیە ساڵا 2023 یê çi kartêkirin, çi bandor, çi karîgeriyekên nerênî li ser şayestedariyin cotkarên Herêma Kurdistanê yê danê. بەڵێ دیارە مەسەلەی دواکەوتنی بودجەی حکوومەتی فیدراڵ کە ئەمە ئەتوانین بڵێن وامانگی کیش بەرەو کۆتایی ئەڕوە لە ساڵی 2023 هێشتا پرۆژە یاسای بودجەکە شۆتە پەرلەمانی عێراق و پارساڵ حکوومەتی عێراق بودجەی نەبووە و ئێساشی لەسەر بێت خەرجەکانی حکوومەتی فیدراڵ بە ڕێژەیەک لەسەر 12 بودجەی ساڵی 2021 بەردەوامی هەیە تا ئەو کاتێکەوە بودجەی نوێ پەسەند دەکرێت. و لە نێو خەرجەکانی حکوومەتە دیارە کۆمەڵێک بەرگە هەیە کە تایبەتە بە نەفەقاتی حاکیمە و نەفەقاتی سیادی کە ئەمە تێدا هەرێمی کوردستان تێدا بەشدارە و ئەو بڕەپارەی کە تەرخان نەکرێت بۆ خەرجکردنی پارەی گەرمی جوتیاران و هەروەها ئەوەی کە لە کۆبوونی خۆراکە بۆ هاوڵاتیان دابەشەکرێت ئەمانش ئەچنە چوارچێوەی و خەرجانەی کە پێوتر نەفەقاتی حاکیمە. لەبەرەوە بەدڵنیاییەوە هەر ناکۆچیە کە دروستە بێت لە نێوان هەرێمی کوردستان و لەگەڵ حکوومەتی فیدراڵە کاردانە و ڕەنگانەوەی بێت لەسەر پشتی هەرێمی کوردستان و ئەو بڕەپارەیەکەوە شایستەی هەرێمەوە پێویستە لە حکوومەتی فیدراڵەوە بنێرێتە هەرێمی کوردستان ئەگەرچی بۆ خەرجانەی کە پێوتر نەفەقاتی حاکیمە تەنانەت لە بارودۆخی ناکۆچیەکانیشا پێویستە بەردەوامی هەبێت، بەڵام بێگومان هەمیشە بابەتە ئابوووریەکان و بابەتە سیاسیەکان گرێدراوی یەکترن و زۆربەی کات ئەم بابەتە ئابوووریانە و کوچەکێکی سیاسی لە تووشی هەرێمی کوردستان بەکارهێنرێ. هەر بۆیە مەسەلەی ڕێکەوتنی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی فیدراڵە لەسەر پشتی هەرێمی کوردستان و جێگیرکردنی لە ناو بودجەیە ئەمە ئەتوانین بڵێن زەمانەتی ئەوە کاکە مافەکانی خەڵکی کوردستان پارێزراو بێ و ئەتوانین بڵێن ئەو ڕێکەوتنە بە ئاراستەیەکی وا بێ کە ڕێکەوتنی استراتیژی و دوورمەودا بێ نەک تەنها لە چوارچێوەی بودجە یەک ساڵا بێ و کاتوانی بڵێن زەمانەتی ئەوە کات کە پشتی هەرێمی کوردستان بەردەوامی هەبێت و سەرەتایەکیش بێ بۆ کۆتایی هێنان بۆ قەیران و ناوکۆچیانەشکە لە نێوان هەرێم و بەغدا دروست بوو و هەروەها کۆتایی بێ بۆ قەیرانە ئابووری کە چەند ساڵێکە بەرەوەی هەرێمی بەڵێ اونچاورێت کام پروژه یاسا کنگل جوات وزیرین عراقی بگشت دستی و بیت پجراندن و هر وقت داوی زانیارین و لسر او 400 میلیارد دینار که بریار بو هرێما کوردستان بشینه چیه؟ بەڵێ بەنسبەت ناردنی یاخود وادەی ناردنی پرۆژە یاسای بودجە بە پێی بەدواداچوونەکانمان وەزارەتی دارایی لە کۆتا ئامادەکاریەکانی ناردنی بودجەیە و پێدەچێت بۆ هەفتەی داهاتوو ئەم پرۆژە یاسا یا تا کۆتایی ئەم مانگا بگاتە پەرلەمان و لەوانەیە لە ماوەی دوو مانگێکا گفتوگۆکان بەردەوامی هەبێت تاوەکو پەسەندکردنی سەبارەت بە بڕی ئەو 400 ملیارەیە کە بۆ مانگی 11 و 12 پارساڵ بڕیاری لێدراوە و لە چوارچێوەی ئەو ڕێکەوتنەی کە هەرێمی کوردستان لە کاتی خۆیان لە سەروبەندی ئامادەکردنی بودجەی ساڵ 2021 کردبووی لەگەڵ حکوومەتی فیدراڵە ئەو بڕەپارەیە بە پێی بەدواداچوونەکان دوجار بە شێوازێکی تر ئەو بڕەپارەی ئەنێرێتە هەرێمی کوردستان لە شێوەی قەرزێکایە کە بانکی بازرگانی عێراقی ئەوەی کە پێوترێت TBI وەکو قەرز ئەداتە حکوومەتی هەرێم تا ئەو کاتەی کە پشتی هەرێمی کوردستان لە ناو بودجەی ساڵ 2023
جێگیرە کرێ دواتر لە ئەو پشتی هەرێمی کوردستان لەگەڵ بانکی ناوبراوە پاکتاوی دارایی بۆ کرد. بله سپاس جبوی برز نرمین معروف انداما لجنه دارایی لپارلمان عراق کل باجار بغداد دیگل مبو خاطرین